ئەمە پرسەی ئەو هاوڵاتیە گەنجەیە کە شەوی ڕابردوو لە کاتی چوونی بۆ کوژانەوەی ئاگری دەخڵودانی کوردانی سنووری هەفتەغار لەلایەن چەکدارانی نەناسراوەوە وەکو کەس و کاری دەڵێن داعش بوون تەقەی لێ دەکرێت و گیان لەدەست دەدات و 8 کەسی تر بریندار دەبن. کەس و کاری قوربانیەکە وێڕای نیگەرانیان لە دۆخەکە داواش دەکەن ئەم گرفتە ئەمنیانە کۆتاییان پێ بهێنرێت و سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزرێت. ئەوکە لە دەونی و بۆ 11 شەو بوو چوینەوە ئاگرە بکوژێنینەوە هەمومان پێکەوە چوینەوان کەوتنە پێشی ئێمە بۆ ئاگر کوژێنەوەکە ئێمەش بە دوایانەوە بووین تقریبان چارەجێ لە 20 دقیقە لە ئاگر کوژێنەوەکە ئیشمان دەکرد تەقە دەستی پێکرد کە تەقە دەستی پێکرد ئیتر چواردەورمان بووە گرباران ئێمەش تەقەمان لێیان کرد بەڵام ئەوانی کە کەوتن نیانمان ناسی بە دووری ئێمە کەوتن تر دوا بە دوایە بڕۆین بە شوێنانە هێنایانمان حەوت بریندارمانەیە و ئامۆزاکەشم شەهیدە هەردی بە بیکەیسی تەقەیان دەکرد بیکەیسی و تەنانەت ناتۆشی تیا بوو ئێنفۆری تایە کلاشکۆفی تیا بوو تر بەس واللهی زەویەکان زۆرن زیاتر لە 20 دۆنم زۆی لە دیەکەی ئێمە سوتاوە لە دیەکەی تەنیشتمان زیاتر لە 20 دۆنم 30 دۆنم تر سوتاوە ئەمە کاکە نەجارێکە و نە دوو و نەسەیە ئەیانەوێ بە کوردێکی ئەیانەوێ ئێمە دەربێنن لەم بەڵام ئەوە مەحاڵە لەسەر زێدی خۆمانین با بکوژین لەوە باشترە دەربچین وڵا داواکاری ئینشەڵا وا بکەن وەتەکە هێورکەن و قوتی بێت ئەمناوە حیمای ئەمناوە بکە و خەڵکت با بە ئارامی بژێ و لەوە زیاتر با ڕەزاڵەت دەکێشن و ئەی ئەمە نەئارامیە نائارامی چۆنێت و ماڵ تووتاوە کوڕت بکوژیەوە جەرگت بستێ و کوڕت بریندام بگری ئەمە ئارامیە ئارامی وا نابێ. لە ماوەی 1 هەفتەدا بە هۆی سووتانی گەرم و جۆی جووتیارانی سنووری گوندەکانی داقووق بە دەیان دۆنم زەوی کشت و کاڵی سووتاون بە هۆی تەقەی چەکدارانی نەناسراویشەوە 2 هاوڵاتی کورد شەهید بوون و 10 کەسی تر بریندار بوون. چاودێرێکی سیاسی ناوچەکە دەڵێت ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێت دۆخەکە ئاڵۆزتر دەبێت و سەرکردایەتی کوردیش بە هۆکاری دروستبوونی ئەو دۆخە دەزانێت. تەبارەت بەوەی کێ بەرپرسیارە دیارە سەرکردایەتی سیاسی کورد بەرپرسیارە سەرە کۆمار بەرپرسیارە ئەندام پەرلەمانی لیستە کوردستانیەکان لە بەغدا بەرپرسیارن بەڕاستی نابێت ئێمە لە بەغدا شەریک بین و شوێنێکی وەک کەرکووک خانەقین مەخمور شنگال هێزی کوردیتیانە بێ بۆیە تاکو هێزی کوردی لەم شوێنە کوردستانیانە نەبێ وەزعی کورد ڕۆژ لە ڕۆژ خراپترە بێ مەترسی کوشتن و چۆڵکردن و تەعریبکردن لە کاتی بەعزیاترە. دوای نەمانی پێشمەرگە لە ناوچەکانی کاکەی و تاڵەبانی سنووری داقووق جم و جۆڵی چەکدارانی داعش دەستی پێکردووەتەوە و شەوانە هێرش دەکەنە سەر هێزە ئەمنیە عێراقیەکان هەر بۆیە مەترسی جددی لەسەر ژیانی هاوڵاتیانی کوردی ئەو سنوورانە دروست بووە و داوا دەکەن هێزێکی کوردی هەبێت تا سەر و ماڵی هاوڵاتیانی کوردی ئەو ناوچانە بپارێزێ. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام داقووق.